هاتینە پشتگیری خوشک و براکانمانکەین لە ڕۆژئاوا بە هەموو دنیا دەڵێن کەوا کورد یەکە و بە هیچ شێوێکی نامری کورد هەر سەر دەکەویتن. خۆپیشاندان و ناڕزایەتی بەردەم کونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر تا ئێستا بەردەوامە و تا ئێستا ینی تا دێ فراوانتر دەبێت. هەموو بەیەک دەنگ کە هێشتانەوە هاوار دەکەن بژی بەرخۆدانی ڕۆژاوا. ئەمەی دەیبینن دیمەنەکانە ئەگەر دیمەنەکان بگوازیەوە باسیەوەم وە بکات چۆنە هاوار دەکەیت ئەم کوردی ڕۆژاوانە و کوردی باکوور کوردی ڕۆژهەڵات کوردی کوردستانی ئەم هەمی برانە فەرقی نییە. مەسعود بەرزانی بابێ مەیە مەسعود بەرزانی مەرجعیا مەیە ئینشاءڵڵا وی ڕۆژاوا چێبێ ببێزنا خودێ عەرەب چ خواسی محاولە بکن ئیبادا کووردا بکن ئەم کورد هەر هەنە ئەم ببرز زارۆکێ مە هەنە نیکار ئیبادا مە بکن و کوردستانی ئەمێ چێکن غەسبن سەر سەرێوان و سەر عەشارێوان و سەر غەسبن سەر سەرێ هەر کەسیژی ئەمێ کوردستانی چێکن نە ئەم بن زاریێ منن نە زاریێ مە بن زاریێ وانن کورد ئەم کورد هەرە ئیبادا مە نایەکردن. برام ئەمە وەکو کوردە شاری هەولێر لێروکانە هاتینە پشتگیری خوشک و براکان هاتینە پشتگیری خوشک و براکانمانکەین لە ڕۆژئاوا بە هەموو دنیا دەڵێن کەوا کورد یەکە و بە هیچ شێوێکی نامری کورد هەر سەر دەکەویتن هەرچی بێتە ئەوەی کەوا بیانێ کورد بسڕنەوە زۆر زەحمەتە کوردسڕینەوە بە باو و باپیرانی وانیش دەسڕێتەوە کورد هەر سەر دەکەوی داواکارم لە هەر کوردەچی لە هەرچی دنیاە هەر ئێستا بێتە سەر شەقام بستە سەر سنوور بستە پێش کونسوڵخانەکان ئەمەی کورد کەوا لە ڕۆژئاوا وا شەهید دەکرێن خوشک و براکانمان بەڵام ئەمە لێرەکانە زیندوین و بە هیچ شێوەیەکی ناکەین و داواکارم لەسەر کردە سیاسەکان بە هیچ شێوەیەکی ئەوەی کە پێیان دەکرێت و لە دەستیان دێ کورد لەو وەزع و لەو قڕانەی ڕزگار بکەن. دەست خۆش.